ئەمڕۆ لە خەڵماڵ دیداری دووەمی خەڵماڵە کە تایبەتە مام سعد کەریم دەڕیس. بەڵێ مام سعد کەریم دەڕیس یەکێک بوو لە زاناکانی بەڕاستی کورد شانازی دووەکە کورد قەرزایی مام سعد کەریم دەڕیسە. ئەگەر سەیری ژیاننامەی مام سعد کەریم دەڕیسکەیت سەیرێکەی لە ساڵی 1924 کاتێ لە لای شەعومەر قەرەداخی لە سلێمانی ئیجازە وەرەگرێت بە چەند قۆناغێک هەیە. بڵێ ساڵی 1924 لە نێرگزە جار ئەبێ یەکەم جای بێ بە ئیمام خەتیبی گوندەکە، دوایەوە لە سەرنیشی علادینی بیارە کاتی ساڵی 1920 دعوتێکا بۆ خانەقا. بەڕاستی خانەقا لە سەردەمی ئەوە ئەبێ بە ئەزهەری شەریف لە هەموو لایەکی کوردستانەوە ڕووی یەکەن. یعنی بۆ ماوەی 25 ساڵ لە خانەقا بوو. مامۆستا ئەڵێ مام سعد کەریم دەڕیس، ئەڵێ مام مەلا کەریمی بیارە، یعنی بووە سمبولی خانەقای بیارە. و دواتریش بەرهۆ چەند هۆکارێک کە سلێمانی بیارە جێتەوە چێتە سلێمانی لە بزۆری حاجی حان ساڵی 1950 تا 54 لەوێش جێدەستی دیارە. دواتر بە مەرحەلە هەچێتە کەرکووک لە تەکیی تاڵەبانیش لەوێ بۆ چەند ساڵێک تا ساڵی 1960 لەوێش ئەبێتە مدەڕیس. لە هەمووی مهمتر کە قۆناغی گرنگی گەورەی ژیانی مام سعد کەریم دەڕیسە، ئەویش ئەبێ بە کەسێکی جیهانی بەڕاستی تا ئێستا لە لۆکاڵی کوردستانێکەوە ئەبێ بە کەسێک جیهانی، ئەویش ئەوەی لەسەر داخوازی بنەماڵی سیاوڕەحمانی نەقیب غەوزی گەیلانی خۆمانەڵێ ساڵی 1960 ئەبێتە ئیمام خەتیبی، ئەبێت بە مدەڕیسی غەوزی گەیلانی بەغداد کە بەڕاستی مام سعد کەریم دەڕیس لێوە دەبێتە مامۆستایەکی جیهانی، زانایەکی جیهانی، لەوێەوە شاعیرانی کوردی کلاسیکی پاراز دەفەوتان. ئێمە ئەگەر مام سعد کەریم دەڕیزنەوەی بەڕاستی ئێمە نالی و مەولەوی و ئێمە ئەمانەمان نەئێناسی سالم. ئێمە لێوە بنەماڵەی زانیاری نووسی، لێوە بنەماڵەی بە زانیارینامەی کوردی نووسی کە باسی لە کەسایەتیەکان دەکات. ساڵی 1970 کاتی خانوشین دەبێت بە مفتی هەمووی عێراق. ئەمە هەم دیسان هەم نازناوی گەورەیە. دواتریش لە دوای ساڵی 1974 دەبێت بە سەرۆکی پۆلی زانایی عێراق. یعنی هەر لەو خانەقا بڵێن هەر لە مەرقەدی گەیلانی مام سعد کەریم دەڕیس دەبێت بە کەسێکی جیهانی موسڵمان و فەقیر، دەبێت بە کەسێک کە لە هەموو لایەکە لە هیندستان و پاکستان وڵاتانی عەرەبی سەردانیەکەن کە سەرزاتێکی بەڕێز وە کە زانایانی سوننە و شیعە ڕێزیان لێ بکەون. یعنی شتی وای لێ گێرنەوە بەڕێز ئەڵێن کاتێ زانایانی شیعە سوننە بەهاتایە هەرگیز پشتیان نێکردە مام سعد کاتی خواحافیزی، یعنی ئەوەنە ڕێزیان لێ گرتبوو بەڕاستی. ئەمڕۆیش ئەبینین لێرە دیدارێک کراوە بەس خۆزگە لە دیدارەکە مەسەن هۆڵێکی گەورە بواە شیانی ئەو زاتە گەورە بواە ئەبواە نازانم باە زانکۆکان ساڵانە سنتری سوێتیەوە توێژنیان دەکردایە بۆ بەرەمەکانی مام سعد کەریم دەڕیس، چونکە بڕوا ناکەم یعنی لە کووردا شتێکی وا کەم بە دەگمەن هەڵکەوتەوە مام سعد کەریم دەڕیس.